زۆر جار هاوڵاتیان پرسیارەکەن لەو فڕۆکانەی کە بەسەر ئاسمانی ڕۆژئاوای شاری سلێمانیان دەفرێت بەرەو خواروی عێراق. سەبارەت بە جۆری ئەو فڕۆکانە لای ئێمە هیچ زانیاریەکمانە لەسەر جۆری فڕۆکەکان، بەڵام مەسای ڕۆشتنیان ئەگەرێتەوە بۆ ئەوەی ئاسمانی عێراق خۆی کراوە بە چەند ڕێڕەوێشی ئاسمانی و لەلایەن دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقەوە. ڕێڕەوێشی ئاسمانی هەیە لە سەروی ڕۆژئاوای ئێران بەرەو شاری کەرکووک با بڵێن، نزیکی شاری کەرکووک. ئەو فڕۆکانە بەسەر ئەو ڕێڕەوە ئەپەرنەوە لە وڵاتی ئێرانەوە بۆ سەر ئاسمانی عێراق و ئێواران زیاتر دەردەکەوێت لەبەر ئەوەی ئێواران زیاتر ڕۆژ ئەدا لە دەرەنجامی سووتانی بانزینی فڕۆکەکان لە ئاسماندا کە دەرەجەی حرارەت زۆر نزمترە لە 50 دەرەجەی لە ناقص 50 دەرەجەی میئەوی. ئەو فڕۆکانە کە دەفرن لە یا فڕۆکەی بار هەڵگرن یا فڕۆکەی سەربازینە هەر فڕۆکەیشکەن. بێگومان هەر فڕۆکەیە بفرێ بەسەر ئاسمانی عێراق ئەگەر فڕۆکەی بازرگانی بێت بە پێی ڕسم و باژێک ئەفرێ بەسەر ئاسمانی عێراقەوە عێراق باژیشی لێ دەسەنێ. بۆ هەموو لایەک زانراوە بێت لەسەر ئیستاکە لە ئاسمانی عێراق فڕۆکان دەفرن زیاد لە 500 بۆ 600 فڕۆکە ڕۆژانە بەسەر ئاسمانی عێراق ئەپەڕێتەوە لە وڵاتانی دەوروبەر بۆ وڵاتانی تر. بۆ نمونە لەسەر وڵاتی تورکیاوە بۆ سەر وڵاتانی کەنداو یا لە وڵاتی ئێرانەوە بۆ سەر وڵاتانی تر یا لە غەربەوە بۆ شەرق. ئەمانە هەمووی تەسجیل ئەکرێ لە سجلەکانی یاخود تۆمارەکانی دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق و ڕسم و باجەکانی هەموو حکوومەتی عێراق وەرەگرێت لە ساڵحی وەزارەتی گواستنەوەی عێراق و ئەوە ئەچێتە بواری دارایی و ئەوەی عێراقەوە.